دەستخۆشی لە هەموو ئەو گروپ و لایەناناکەین کە کەمپینی هاوکاریان بۆ وەکو هاوخەمیەک بۆ باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان ڕاگەیاندووە. هەڵبەت ئێمە وەکو کۆنگرەی نەتەوەیی کوردستان شاندێکمان لە سلێمانی سەردانەکەین و پەیامی ئێمە بۆ ئەم کەمپینانەیە بۆ دانیشتوانی باشووری کوردستان بەگشتی ئەوەیە کە هیوادارین لەم بارودۆخە هەستیارە لەم خەمەگرانەیە هەمومان هاوکار بین، هەمومان پشتیوانی کەس و کار و هەموو ئەو خەڵکانە بین کە تووشی ئەم بەڕاستی ئەو کارەساتە گەورەی کە بەهۆی کارەساتێکی سروشتیەوە. ڕاستە بەداخەوە ئێمە کورد دوژمنمان زۆرە، بەڵام ئەم جارایان سروشت بۆتە هۆکاری ئەوەی کە تووشی ئەم کارەساتە گەورە دڵتەزێنە بین. هیوادارین هەموو خەڵکانێک بە پێی توانای خۆی هەرچیەک بە پێداویستیەکە بەدەنگ کەسوکار و بەدەنگ هاو نەتەوە و بەدەنگ هەموو ئەو خەڵکانەوە بێن کە تووشی لە قەومان هاتوون. یەکێک لە شتە هەرە گرنگەکان کە پێویستە کورد هەمیشە هەستی پێ بکە ئەوەیە کە یەکبوون لە مەسەلەی پرسە نەتەوایەتیەکانە. ڕاستە ئێمە دەنگ و ڕەنگی جیاوازین، زۆر ئاساییە کە ئایدۆلۆژیای جیاواز هەیە، بیرکردنەوەی جیاواز هەبێ، حیزب و گروپ و لایەنی جیاواز هەبێ، بەڵام شتێکە ئێمە بەیەکەوە بەستۆتەوە مەسەلە نەتەوایەتیەکەیەت کەواتە پرسی نەتەوایەتی پرسێکی زۆر گرنگە. هەموو حیزبەکان ئەبێ ئەو جیاوازیە ئایدۆلۆجیە لابن کە لە نێوان ئەم حیزبانەی هەم باشوور و هەم پارچەکانی تری کوردستانە هەیە. ئەگەر ئێمە نەتەوەیەکی یەکگرتوو بووینایە لە سەرەتاوە تووشی ئێجگار ئەو کێشە گەورانە نەئەبووینەوە، چونکە بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ و یەک خیتابی باڵێن هاوسۆزی بۆ نیشتیمانەکەمان و خیتابێکی یەکگرتووی بەهێز هەمیشە دوژمنانت والی ئەکا کە هەست بە کەمی بکەن لە ئاستا. بەڵام پەرپەربوونی پارچەکانی کوردستان و لە نێو پارچەکانیشە حیزبەکانی کوردستان ئێمە ئەبینین لە هەر یەکێک لە بەشەکانی کوردستان پەرپەربوون و پارچە بوونێک هەیە. ئەمە وای کردو هەمیشە ئێمە هەڵوەشاو بین، هەمیشە ئێمە زۆر بە ئاسانی بتوانێت کاریگەریەمان لەسەر بکرێ، بتوانرێت ئێمە بەش بکرێن. بۆیە پرسە نەتەوایەتیەکان و پرسی کورد بوون کارێکی زۆر گرنگە و ئەبێ لە بەرامبەر بە دوژمنانی گەلەکەمان کە ئێمە دوژمنانی هەمە جۆر و هەمە چەشن لە هەر چوار دەوری سنوورەکانمانەوە دەورەیان داوین. ئەو سنوورەی کە خۆیان سنوورێکی دەستکردە بۆیان دروست کردوین یەکبوونی کوردان لە هەر شوێنێک ئەوە گرنگترین پرسە کە ئەبێ ئێمە هەوڵی بۆ بین و ئەبێ پلانێکمان هەبێ هەر هیچ نەبێ لە کاتی کارەساتە لە کاتی کێشە سیاسیە گەورەکانە لەگەڵ ئەوەی کە جیاوازی نەبیر و بۆ چونمانە، بەڵام لەو پرسانەدا ئەبێ یەکدەنگ و یەک ڕەنگ و یەک خیتاب بین خۆمان. بۆیە ئەبینی کە جیاوازی هەیە لە پێداویستیەکانە، جیاوازی هەیە لە گرنگیدان بە ئاوەدانکردنەوەی شارەکان. تەنانەت ئێستا لە تورکیا وەکو ئەوی کە ئەڵێن هەندێ ناوچە هەیە هێشتا هیچ تیمێکی فریاگوزاری سەردانی نەکردون، کەواتە حکومت هەموو حکومەتانی دەوڵەتە زلهێزەکانی کە چواردەوری ئێمەیان ناو ئەوەندەی خەمی هاونیشتیمانیانی خۆیانن، ئەوەندە خەمی کورد نین. بۆیە زۆر گرنگە ئێمەش وەکو کورد لە خەمی خۆمان نابین و ئەگەر ئێمە بە یەکگرتووی بماینایەتەوە ئەوە چەندین تۆ بڵێ بۆ سەدان ساڵ ئەڕوا، بەڵام ئێمە نەمانتوانیەوە وەکو پێویست. ڕاستە هەمیشە دوژمنانمان بەهێزتر بوون. ئەو خاکێکە ئێمە هەمانە هەموو ژێری خاکەکەمان ئێمە زێڕان نەوتە، بەڵام نەمانتوانی وەکو پێویست سوودی لێوەربگرن و ئەو هۆکارێ بۆ کە هەمیشە داگیرکەران لە هەوڵی ئەوە بوون کە هەموو خێرەکانی ئێمە بۆ خۆیان برن. بەس ئێمەش وەکو پێویست نەمانتوانیەوە یەکگرتوو بین و ئێمە هاوکاری دوژمنانمان کردووە بۆ خۆمان. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کەوامان لێهاتوو ئێمە پەرپەرتین، بێگرنگی پێدانین، پەراوێزخراوین، پشتگوێخراوین. هۆکارێکی سەرەکی یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە خۆمان ئێمە نەمانتوانی وەکو پێویست یەکگرتوو بین لە بەرامبەر بە دوژمنانمان هەر هیچ نەبێ لە پرسە نەتەوایەتیەکانە تاوەکو ئێمە گەر دەوڵەتێکی سەربەخۆمان هەبووە ئەو کاتە دەستوری خۆتت هەبوو، سیادەی خۆتت هەبوو لە نێو با بڵێن پەیمان نامە و معاهدە و هەموو ئەو بنەما سەرەکیەکانە تۆ شوێنی کاریگەری خۆتت هەبوو. بەڵام ئێستا پەرتەوازەیی و پارچە بوونت بەسەر ئەو دەوڵەتانی تردا وای کردووی تۆ بەشێکی لاوەکیت لە وڵاتەکە. هەڵبەتە پێخۆشحاڵ نین بەوەی کە ئێمە بەهێز بین. هیوادارم ئەو پلانەی دوژمنان سەر نەکرێ و ئێمە هەر هیچ نەبێت ئەگەر لە بابەتە کارەسات بارەکانی وەکو ئێستایە ئەگەر بیر لەوە نەکەینەوە یەکگرتوو بین ئەی کێ بیر لەوە ئەکەینەوە.